بسم الله الرحمن الرحیم بینەران و بیسەرانی پەیام سەلام و ڕەحمەتی خوای میهرەبانتان لەبێ ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر بێت. خۆشحاڵم بە ئێوەی بەڕێز دەگەینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەی باس و خواست. ئازیزان ئەمڕۆ باس لە نامۆبوونی منداڵ دەکەین، هەم لە ناو خێزان و هەم لە کۆمەڵگادا. دەمانەوێت لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانە بەڕێزەکەمان گفتوگۆ بکەین کە نامۆبوون وەکو باسی دەکرێتێکە لەو بابەتە گرنگ وەسیارانەی کە قسەی زۆر لەبارەوە کرا و چەندین فەیلسوف و توێژەر نووسەر ڕۆشنبیر کۆمەڵناس لەبارەیەوە دو قسەیان کردووە. وەکو دەگوترێن نامۆبوون تەواوی مرۆڤەکان دەگرێتەوە، بەڵام بە ڕێژە و شێوازی جیاواز. نامۆبوون پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری و ئاستی تەمەنەوە هەیە، ئەمە یەکێکە لە پرسیارەکانمان. و لە میوانە بەڕێزەکەمان دەپرسین کەم سەلیقەیی و کەم توانایی و سەرقاڵی دایک و باوک تا چەند بەرپرسیارە لەسەر هەڵدانی دیاردەی نامۆبوون لە منداڵدا یان لای منداڵ. کۆمەڵگای کوردی لەکوێی دیاردەی نامۆبووندایە؟ ئایا دیاردەی نامۆبوون لە هەر کۆمەڵگایەکدا هەبوو، لە هەر چینێکیدا هەبوو؟ بەتایبەت ئەمڕۆ قسە لەسەر منداڵان دەکەین. ئەمە حاڵەتێکی ناتەندروستەوە، تا چەند ئیجابیاتی هەیە و تا چەند سلبیاتی هەیە بۆ سەر کۆمەڵگا. هەموو ینی لایەنەکان و سێکتەرەکانی ژیان ڕاگەیاندن تا چەند بەرپرسیارە لە ئەمە پەروەردەکردن لە خێزان و لە دەرەوەی خێزان و لە ناوەندەکانی خوێندن و بەرێکەوتن لەگەڵ کۆمەڵگا و کاردانەوەکانی کۆمەڵگا تا چەند بەرپرسیارن لە دروستبوونی نامۆیی لە کۆمەڵگادا. میوانی ئازیز و خۆشەویستی ئەمڕۆمان بەڕێز مامۆستا عەزیز ئالانی نووسەر و توێژەری دەرونیە. مامۆستا جان زۆر بەخێر بێ، سواسی ئامادەبوون دەکەین. هەچەندە بەڕێستان دانی تەندروستیشان کەمێک ناساغن بەڕێستان، بەڵام سواس دەکەین کە سەرڕای ئەوەش ئامادە بووی. مامۆستا ئەمڕۆ دەمانەوێت باس لە دیاردەی نامۆبوون بکەین. بەڕای بەڕاو بۆچوونی بەڕێستان تۆ چۆن لە نامۆبوون دەگەن؟ نامۆبوون چییە لە مرۆڤدا؟ دیاردەی نامۆبوون چییە لە ئینساندا؟ سەرەتا بە پێناسەیەکی بکەین، دواتر سەر بابەتەکە قسە دەکەین. سەرتا زۆر سپاس، دەستان خۆش بێ. سپاس بۆ جەناب و بۆ ستاف و بۆ کەناڵەکەتان کە بایەخ بە لایانی پەروەردە و سایکۆلۆژی منداڵەدەن و هیوادارین کە میدیاکان ڕۆڵی کاریگەریان هەبێت لە بەرەو پێشبردننی پرۆسەی پەروەردە و کاراکردن و بەشداریکردنێکی باش، چونکە ئەمڕۆ خێزانەکان وەکو جەناب داماژت پێدا یان بەهۆی سەرقاڵیەوە یان بەهۆی کەم تەرخەمی خۆیانەوە بەشێکی گرنگی پەروەردەیان فرامۆش کردووە، مناڵەکانیان فرامۆش کردووە کە مناڵەکان زیاتر خۆپەروەری ئەکەن و لەسەر پێی خۆیان وەستاون بۆ پەروەردەکردنی خۆیان لە کاتێکدا کە هێشتا ئاستی ژیری و لایانی فەسپەجی و لایانی دەماغ و ڕێخستنی هۆرمۆنەکان و گەشەکردنەکانی تر لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و هەڵچوونی و هەموو لایەنەکانی تری کەسێتیان ئامادە نەبووە بۆ ئەوەی کە خۆیان بڕیاردەر بن لەسەر پرۆسەی خۆپەروەردەکردن. بۆیە کارەکە بە شێوەیەکی نامۆ و بە شێوەیەکی نادروستە ڕوا بەڕێوە. پێناسەکان زۆرن بۆ مەسئلەی نامۆیی و هەر کەسە لە بیر و بۆچوونی خۆی و بە چەشنێک لێکی داوەتەوە زانایانیش هەر پۆلێن کراون بەسەر چەند بەشێکدا کاریەکان بە جۆرێک لە جۆرەکان ئەڕوانێتە مەسئلەی نامۆبوون و دروستبوونی ئەو حاڵەتەوە ئەو هەستە با بڵێن زیاتر کەمتر لە حاڵت ئەچێ، زیاتر هەستێکە کە لە مرۆڤدا دروست دەبێت، لای مرۆڤ دروست دەبێت، جا لە هەر تەمەنێکدا بێت و جاری وهەیە ئەو هەستە کە دروست دەبێت درێژخایەنە لەو کەسەدا بە پێی شێوەی ژیانی ئەتەکێتی ژیانی ژینگەکەی ئەو گۆڕانکارانی بەسەر ژیانی دادێت، سیستمی خۆراکیەکەی چۆنێتی مامەڵ و پەروەردەکردنی ئەگۆڕێت و جاری واش هەیە ینی کاتەکە کەمتر ئەخایانێ و بۆ ماوەیەکی کاتیە، بەڵام ئاسایی کە لە هەموو قۆناغێکی مڕاهقەیە بە تایبەتی و لە قۆناغی مناڵیە ئەم حاڵەتە ڕوبەڕووی مرۆڤە بێتەوە کە تووشی شۆگە بێت لە نێوان ئەو وێنایی کە خۆی بۆ کۆمەڵگەی کردووە لەگەڵ ئەو وێنە ڕاستەقینی کە کۆمەڵگە خۆی هەیەی، لەبەرەوە ئاشنابوونی ئەم دوو وێنایە کە یەکێکیان زیاتر خەیاڵە و ئەویتریان واقعە، پێکدادانی نێوان خەیاڵ و واقعەکە شۆکێک دروست دەکات لای ئەو کەسە تا گاتە باری هاوسەنگی. بۆیە نامۆبوون بریتە لەو هەستەی کە مرۆڤ تیایدا هەست بە جۆرێک لە دابڕان ئەکا، هەست بە تەنیایی خۆی ئەکات، هەست بەوە ئەکات کە کەسێک نییە لەسەرەوە لێپرسینەوەی هەبێ بەرامبەری
و ناتوانێت کە کۆنتاکت و پەیوەندەکانی خۆی لەگەڵ زۆر شداڕێک بخات بە تایبەتی لەگەڵ خۆشی تەنانەت یعنی ناتوانێت پەیوەندەکانی خۆی لەگەڵ خۆی ڕێک بخات و ناتوانێت پەیوەندەکانی لەگەڵ دەروێ خۆی کە نزیکترین کەسی دایک و باوکو ئەندامەکانی خێزانەکەیەتی ڕێک بخات بۆیە هەست بە گوشار و لۆدێکی دەرونی قورس دەکاتە سەری و ئەم گوشار و لۆدە لە کاتێکدایە کە هێشتا لەژێر کۆمەڵێک گوشاری تردایە لەوانە گوشارە هەڵچوونیەکان گوشارەکانی گەشەکردن گوشارەکانی بیرکردنەوە گوشارەکانی لایانی عاتیفە و گەلێک لایانی تر کە لەژێر ئەو گوشارانەدایە ئەمەش دێتە پاڵی کە بۆیە زۆربەی وە گوشاری ئەوەی کە پێداویستەکانی بۆ دابین ناکرێت هەموو ئەمانە ینی کەڵەکە بن لەسەری ووای لێکا کە هەست بە جۆرێک لە تەنیابینی خۆی بکات و خۆی وا ببینە کە خۆی تەنیایە و کەسێک نییە کە هاوکار بێ کە دامی بکە کە پرۆژەی ژیانی بۆ دەستە بەرکات بۆی هەستی نامۆیی یەکێکە لەو هەستانی کە لە هەموو مرۆڤێکدا دروستە بێ کەم تا زۆر و لە خۆناغەکاندا بەڵام ئەبێ بە حکمت بین ئەبێ لێزان بین ئەبێ پەروەردەناس و پەرۆدەزان بین و چۆنێتی مامەڵەتکردنمان لەگەڵ یا هاوکارێکی باش بێ بۆ ڕاستکردنەوە ڕێنماییکردنی زۆر باشە مامۆستا مادام ژیان هەیە ئاساییە هەموو حاڵەتەکانیش لە ناو ئەم جۆزی ژیاندا لە نێو دەریا و زەریای ژیاندا ئەم بابەتانەش هەبن کەواتە بوونی دیاردەی نامۆبوون یان شتێکە هەر لەگەڵ بوونی مرۆڤدا سەری هەڵداویان دیاردەیەکە بەهۆی بەرەو پێشچوونی مرۆڤ بەرەوەی گۆڕانکاری لە قۆناغێکی سەرەتاییەوە بەرەو قۆناغێکی سەروتر و دواتر گەشەکردن و ئەوەی ئێستا پێ دەڵێن دنیای تەکنەلۆژیا یعنی ئێمە ئەم حاڵەتێکی تەندروستە لە کۆمەلگادا کە نامۆبوون هەیە بە ڕێژەیەک تەندروستیان ینی دیاری کراوە ئەگەر ئەم ڕێژە هەبێت تەندروستەوە ئەگەر ئەم ڕێژەیە زیاد بکە بۆ ئاستا پێدەگوترێ حاڵەتێکی ناتەندروست وەڵاهی فەلسەفەکانی بیرکردنەوە و تێڕامان و سەرنجدان قوڵبوونەوە لەم بابەتە زۆرن یعنی ئێمە ناتوانین ئاماژە هەموویان بکەین ئەگەر ئێمە لە ڕوانگەی خوابینیەوە سەیری ئەمانە بکەین بەڕاستی زۆر جیاوازە لەگەڵ ئەوانی کە ئێمە وەکو کەسێکی ماتریال تەماشا شتەکان بکەین و مادیانە بیر بکەینەوە ئەلەستو بێڕەبیکم یەکێکە لە دەواازە هەرە گەورەکان کە یەکێکە لە ئاەتە قورئانیە زۆر گەورەکان کە ئەمە ئاماژەیەکی گەورەی تایە بەم حاڵەتە ئەسڵەن مرۆڤ بوونی لەسەر ئەم هەسارەیە و ئەم ژیانە بۆ خۆی جۆرەکە لە نامۆیی چکە لە بنەڕەتدا مرۆڤ خەڵکی ئێرە نییە لە بنەڕەتدا مرۆڤ بۆ شوێنێکی دیکە دروست کراوە و لە بنەڕەتدا لە شوێنێکی کە دروست کرا بۆ شوێنێکی تر بەڵام کە ئێستا هاتوویێتە ئەم گۆی زەوینە و ئەم هەسارەیە و ئەم پێویستمان بە تیشکبەندانی خۆر و پێویستمان بە خاک و خۆڵ و بە ئاو بەم بابەتانە هەیە و پێویستمان بە ئۆکسیژین و ئەم بابەتانە هەیە بەڕاستی ئەمانە کۆمەڵێکن کە تەکمیلی ژیانێکی مۆقە دەکەن لەناو ئەم نامۆبوونە مامۆستا لەم حاڵەتە ببورە بەڵێ یعنی بۆم حاڵەتە مۆقەتەش کە پێدەگوترێ ژیانی ئێمە و فترە زەمەنی کێمە لەسەر زەویدا دەژین ئەم نامۆبوونە بۆ ئەو حاڵەتە تەندروستی هەیە ناتەندروستە تێیدا بیانی هەبێ بوونی ئاساییە یعنی ئێمە وەکو باسمان لێوە کرد هەموو مرۆڤێک لە هەر لە ناو کرۆمۆسۆمەکانی خۆیدا لە ناو وجود و بنیادیدا بەشێک لە نامۆبوونی ئەبێت یابێ چونکە تا نامۆبوون دروست نەبێ ئینسان هەوڵ نادا بۆ دۆزینەوەی شتەکان و بۆ دروستبوونی پرسیار لە لای هەر کاتێکیش ژیان پرسیاری تیان نەما ژیانەوەستێ لەبەرەوە ئەبێ نامۆیی بوونی هەبێ بەڵام بەڕێژێکی دیاری کراو هەموو شتەکان لە سنووری دیاریکراوی خۆیدا بۆیە هەموو شتەکان بە مقدارێکی تایبەتی خۆی لە سنووری خۆیدا هەموو شتەکان ئیجابین بەڵام هەر کاتێک لە سنوور تێپەڕی بۆ سەروتر بێ هەر مەترسیدارە بۆ خواروتر بێ هەر مەترسیدارە بۆ ئێمە پێویستمان بەبوونی نامۆبوون هەیە بەڵام لە سنووری دیاریکراوی هەموو حاڵەتێک ڕووی ئیجابی و ڕووی سلبی هەیە ڕووی ئەرێنی و ڕووی نەرێنی هەیە کەواتە ئەم حاڵەتەش بوونی نامۆیی لە مجتەمەعدا لە کۆمەڵگادا لە تاکەکاندا سەرڕای ئەوەی کە سلبیاتی هەیە بەڵام ڕۆیشی ئیجابیشی هەیە ئەوەی کە مرۆڤ دنیابینی مرۆڤ ینی وا دەکات مرۆڤ بکرێتەوە بێگومان ئەوەی کە خۆی دێڵێ و ئەوەی کە واقعی عشتێکی ترە ئەوە لە ژوورەوەی و سەری بەربەردی ژیان دەکەوێت شتێکی ترە ینی دەبێت بیر بکاتەوە دەبێت پرسیار بکات دەبێت هەنگاوی بۆ بنێ دەبێت ئومێدی بۆ دروست ببێ بۆ نمونە مناڵێک لە تەمەنی 3 ساڵ و نیو تا 5 ساڵ کە تەمەنی گەشەکردنی معریفەتی کە ئەوێ شتەکان تعاڕف شتەکان بناس یان مەرحەلی ئیکتیشافی هەیە بۆی شتەکانی دەوروبەری کەشف بکە و بیان بینێ و تاقییان بکاتەوە لیان بزانێ و لیان شارەزابێ ئەلە مەرحەلەیە منداڵ زۆر پێویستی بە نامۆبوون هەیە ئەگەر بێت و لەو مەرحەلەیە هەموو شتەکانی هەر بە ئامادەکراوی بچێتە بەردەستی و پاروو بە ئامادەکراوی بخرێتە دەمیەوە و بخرێتە سەر جێگاکە و بانی بە ئۆتۆماتیکی لەسەر جێگاکە هەڵبسێنرێ و بخرێتە سەر سفرەی نان خواردن و دیسانەوە ینی هەموو شتەکان ڕۆبۆت ئاسا تۆ مامەڵە
لەگەڵ ئەم مناڵایە بکەیت ئەو هەستەی لەلا دروست نەکەی نێڵێ هەستەی لەلا دروست ببێ ئیتر لە توانا و قودرەت و هێزە شاراوەکانی خۆی تێناگا نازانێ بە پێوەرێکی لەلا دروست نابێ ئایا خۆی چێیە و توانەکانی چین و توانەکانی چۆن توانێت تەوزیف بکات و لەو دوو پەردە شاراوەکانەوە چی هەیە لەو دوو پرسیارە نادیارەکانەوە چی هەیە لەبەرەوە هەستی بەراوردکاری و ئەزمونکاری لا دروست نابێ کەواتە تێناگا سەرکەوتنەکان چین بۆیە تێناگا شکستیەکان چین لەبەرەوە نازانێ هەڵە چیە و ڕاست چییە مرۆڤ بێ هەڵە بکە بۆ ئەوەی دەواازەی ڕاستیەکان بدۆزێتەوە بۆیە نامۆبوون بەم تێگەشتن و بەم چەمکە فراوانە لە یەکێک لە قۆناغەکاندا هەر پێویستێکە لە پێویستەکانی تەکمیلە و تەواوبوونی ژیانی خۆی ئەمە یەکێکە بۆ نمونە لە لایەنە ئیجابیەکانی دروستبوونی ئەو حاڵەتێک هەیە مامۆستاگەر دیقەتدا بێ لە ژیانکردنیان حاڵەتی کۆمەڵایەتی ئێمەدا کە دەچن بۆ ماڵێک دەچن بۆ خوازبینی ئافرەتێک دەڵێن ینی زۆر قسە لەسەرەوە دەکەن ئایا ئەم ئافرەتە مەکتەبی پەروەردەکراوە وەکو کتێبەکان پەروەردەکراوە بەڕاستی ینی زۆر ینی وا پەروەردەکراوە کە هەموو شتێک بچێتە بەردەستی یان بەڕاستی دەبێ ینی 2000 خواستی هەبێ داواکاری هەبێ ئەم بۆ چوونە لە لای دروستبوویە کە دەبێ ماف دەسەندرێ نەوەکو دەدرێ ینی ئاوا چکە زۆر عایلە هەیە زۆر خێزان هەیە پێکێنراون هەچەنەگەن چوونە دەرنەبێت لە بابەتەکەمان پێکێنراون بەڵام سیر دەکەی لەوانەیە بەیەکەوە هەڵکردنی نێوان کوڕکچەکە نێوان کوڕێک بەڵێ ئەمە ینی تۆزە زەحمەت بوو بێ لەبەر ئەم حاڵەتی بڕێزت باسی دەکەی ئەو کە دەگوترێت بە ئۆتۆماتیشی هەموو شتێکی هاتوۆتە بەردەست بێگومان ئەوە قاڵبڕێژکردنی شتەکان و ئەم سەهۆڵ بەندانکردنی شتەکان هەموو شتەکان وەکو خۆی ببێ خەتەرە بەس بەداخەوە لە ئێستادا زۆرینەی ژنان تووشێ و حاڵەتە بوون کە زۆر جددین لە قاڵبڕێژکردنی هەموو شتە تەربیەکانیان بەرامبەر بە منداڵ و ڕەفتارکردنیان لە بەرامبەر منداڵ ینی ڕێک دەیەوێ مناڵەکە فیت ئەوە دەرچێت کە ئەو وێنای کردووە لە مێشکی خۆیدا کە من ئەوم پێوە دەبێ ڕێگاوە بکە کە زۆر ئاوا بێ دەبێ ئاوا بێ ئەمە هەڵەیەکی باوی گەورەیە جان جاگرۆسۆ قسێکی جوانی هەیە کە ئەڵێ مناڵەکەت بخەرە جانتایەکە و بیکەرە شانت و بیگەڕێنە با دنیا و واقع وەکو خۆی ببینێ ینی با هەموو شتەکان بزانێەوە بەساردە گەرمە جادەیە بازارە خەڵکە پیرە نەخۆشە ئەڕوا دەکەوێ هەڵەسێتەوە سیارە هات ڕۆژ تاریکە ڕووناکە ئازارە ئێشە خۆشیە شادی یعنی ئەبێ هەموو شتەکان واقع وەک خۆی ببینێ ئێمە وێنایەکی خەیاڵی دروست نەکەین بۆ مناڵەکەمان لەژێر سەقفێک و لە بینی چوار وێنای بۆ نەکەین بەڵکو وێنە ببینێ بەڵێ وێنە بەڕاستی ببینێ واقع بەڕاستی ببینێ بۆی کە ڕابێ لەسەر ئەوە چکە 2000 زۆرن ئەو خێزانانەی کە ئیش لەسەر پەروەردەکردن و دروستکردنی هەستەکان لای مناڵەکەن بە شێوەیەکی زۆر قاڵبڕێژەوەی کە لە دەسەڵاتیانە هەیە لە سنووری تا تقریبا 8 ساڵی 10 ساڵی زۆر هەموو شتەکان قاڵبڕێژەکە نەخێرە بێ ئاوا بێ بێ مناڵەکەی بنوا بێ هەر توێ فڵان تەمیز بێ بەڵێ عایلاتێک کەڵاو نەبێ قسێکی تر هەیە ینی زۆر عائیلە وا ڕەهاتوون ینی بە هۆکاریەوەی بە حکومیەوەی ئێستا هەندێک گوند و شاری جیاواز لەنێو مجتەماع یان با بڵێن شوێنی شعبی و ناشعبی ینی لەم شارانەی خۆماندا ئێستا کۆمەڵێک شوێن هەیە ینی ئەم گەڕەکە دابڕاوە لە شوێنەکانی تری شار لەبەرەوەی شوێنەکە با بڵێن فاخیرترە و کۆمەڵی خەڵکی تایبەت دەژێ هەتا ڕێگە نادەن منداڵەکان لە ژوورەوە بچێتە دەرەوە بۆ منداڵەکانی کۆڵان ئایا کۆڵان هەموو شتێکی هەموو شتێکی نائیجابیە هەموو شتێکی سلبیە یان دەبێ بڕاست ئەوەی تۆ لە ژوورەوە فێری دەکەی لە ژوورەوەش هەندێک شت لە دەرەوە هەندێک شت ببیستێ بزانێ ئەوەی دەرەوە ژوورەوە چەند ڕاستە و ئەوەی دەرەوەش چەند ڕاستە بۆ خۆی بەراورد هەستی بەراوردکاری بۆ دروست بێ بێگومان ینی بەنسبەت ئەو واقعی کە لە کۆڵانە گونجێ کۆڵان ماڵی ڕاستەقینەیانە و ئێستا ماڵەکان بوونەتە کۆڵان لەبەرەوە ئەوان ینی بە چاوی کۆڵان ئەڕوان نەماڵەکان ئێستا ماڵەکان بوونەتە کۆڵانێک کە تایدا خراپترین پەروەردە تایدا ئەکرێ ینی هەموو هۆکارەکانی تێکدانی پرۆسی پەروەردە لە ماڵەکاندا هەیە هەر لە ئەجهیزە ئەلکترۆنیەکانەوە هەر لە شاشەی کەناڵەکانەوە هەر لە بەکارهێنانی ئایپاد و ئینتەرنێتی فریەوە هەر لە تەعاملکردنی سەقەتی دایک و باوک لە بینی خۆیاندا کە بەهۆی ئەو لۆ دوو گوشارە دەرونی کە لەسەر دایک و باوکە بەهۆی ڕاکەڕاکیان بە دوای ژیانە ماندووبوون شەکەتێکی دەرونی وای لێ هاتووە کە دایک و باوک بەڕاستی زۆر بە منفعیلی و زۆر بە تووڕەبوون و هەڵچوون و تەعامل لەگەڵ یەکەکەن بەردەوام شەڕ و سیناریۆیەکی گەورە دروستە بێت لە ماڵەکانە بۆ مناڵەکە بەڕاستی هەست بەوە کاکە ئەم دایک و باوکە ئەوە ڕوخساری ڕاستەقینەی خۆیان نییە کە پیشانی خەڵکی ئەدەن بەڵکو ڕوخساری ڕاستەقینیان ئەوەیە کە بریتێ لە شەڕ و شەڕانگێزی و خراپ مامەڵەکردنی یەکتری بۆیە ئەوەی کە ئەوان لە کۆڵاندا جاران لێ ئەترسان ئێستا لە ناو خێزانەکەی خۆیاندا بە ئەتەکێتێکی تازە بە تەکنەلۆژیایەکی نوێ بە شێوەیەکی زۆر بەرنامەڕێژ بەبێ ڕێی لێ بگری و بشتوانی ڕێی لێ بگری ئەگەر ویستیشت هەبێت بزەبت خۆت ئیش لەسەر ئەماکەی و بۆ خۆت ڤایرۆسی نامۆیی پێشکەشەکەی
زۆر باشە مامۆستاجیان. ئێستا ببینە سەر ینی کەواتە گەشتینە ئەوەی کە دایک و باوک یان با بڵێن خێزان کە لە منداڵ و دایک و باوکوانە پێکاتوە دایک و باو کاریگەریشی زۆریان هەیە لەسەر پێدانی هەستی نامۆی یان دروستکردنی چەکەرەکەندنی ڕواندنی هەر شتێ بەرهەمێنانی هەستی نامۆی لای منداڵان کەواتە ئەو خێزان ینی دەبێت چی بکە بۆی نهێڵێ هەستی نامۆی لای منداڵ زۆر زەق بێتەوە یان زۆر ئەگەر هەش بێ کەم بێ نهێڵێ ئەمە زۆر بە خراپی گەشە بکە دوایی بۆ ئەوەی کە گەورە بوو مراهق بوو یان قۆناغەکانی تری تەمەنی بەسلبی بەسەری دانەشکێتەوە. خاڵی یەکەم ئەوەیە کە دایک و باوک خۆیان بخوان نامۆ نەبن بە یەکتری و لە ناو خیخواندا بۆ خۆیان نامۆ نەبن بە یەکتری یعنی چۆن بن؟ یعنی گونجاو بن تەوافقیان هەبێ لەگەڵ یەکتری خاڵی هاو بەشی ئیجابی لە نێوانیاندا زەق بکەنەوە و ئیشی لەسەر بکەن و وردەورە خاڵە سلبیەکان کەم بکەنەوە یعنی ئەندامانی خێزان هەست بکەن کە ئەم دوو سەری ڕما کە بریتین لە دایک و باوک ئەم دوانە بەڕاستی تەوافقیان هەیە تەنسیقیان هەیە گونجاون لەگەڵ یەکتردا فعلەن توانیوانە کە ڕۆڵی دایک و باوک ببینن و سەرکردن لە خێزاندا وتوانن کە نمونەیەکی باش بن قودوەیەکی حەسەنە بن بۆ مناڵەکانیان ئەمە و ئەکات کە گۆڕانکاری لە مناڵەکان بەڵام لە کاتێکدا کە تۆ کە مناڵەکە بە چاوی خۆی ئەم وێنایە نابینێ و ئەم ڕاستی بۆ دەرناکەوێ و شتەکان لە دەمام کە ئەبینێ یعنی هێشتا دوو هاوسەرەکە بۆ خۆیان نامۆن بە یەکتری ئیتر لەکوێ دکتۆرێکی نەخۆش ئەتوانێت چارەسەری نەخۆشێک بکات بۆیە ئەبێ یەکەم جار پەیمانی ئاشتی لە ناو خێزاندا لە نێوان دوو هاوسەرەکەدا مۆر بکرێ پێویستە ئەم دایک و باوکە بۆ خۆیان هەفتانە دانیشتنی تایبەتیان هەبێت دوور لە مناڵەکانیان کە گفتوگۆ لەسەر پلان و پرەنسیپی پەروەردەی خۆیان دابڕێژن و ڕێککەون لەسەر خاڵەکان و ڕابردووی هێمالکەن و پلان بۆ ئایندە دابنێن کە چۆن تەعامل و هەڵسوکۆڵ بکەن کەواتە تا نامۆ یعنی ساڵبەندانی نامۆبوونی نێوان دوو هاوسەرەکە نەتوێنرێتەوە پلاندا نەڕێژرێ ئاشتی خێزانی مۆر نەکرێ عقد و هاوپەیمانەتی ڕاستەقینە لە نێوان دو هاوسەرەکەدا دروست نەبێ و پرۆسی پەروەردەی بە پلانێکدا نەڕێژرێ و ئەرکەکان دابەش نەکرێت لە نێوان هەردووچیاندا و هەردووچیان بەرپرسیارەتی پەروەردەی کە لە ئەستۆی خۆیاندا یاریەکان بەشی خۆی نەگرێتە ئەستۆی خۆی ناتوانن کە کار لەسەر کەمکردنەوەی نامۆبوون بکەن. بەڵێ ئەوەی چێک لە خاڵەکان خاڵی تر هەیە هەر بۆی کە بتوانین ڕێ بگرین لەوەی کە ینی نێهێڵی نامۆبوون لە ناو منداڵەکانماندا سەر هەڵدا بنمونە ئەوەی کە پێی دەگوترێت سەرقاڵی دایک و باوک ینی بەوەی کە هەم لە ماڵەوە سەریقاڵە و هەم لە ئیشی فەرمانگە و دەرەوە هەندێک باو هەیە دوو سێ ئیش دەکا حاڵەتی با بڵێن دارایی باری ئابووری قورسە دوو سێ ئیش دەکا ئافرەتەکەش یان با بڵێن دایکی منداڵەکە ئەویش ئیشێکی دەرەوەی هەیە مۆزەفە تر کارگوزارە خزمەتکارە هەر شتێکی دەرەوەی هەیە بۆ ژیانیان دروست ببێ ئەم جۆری حاڵەتەی کە دایکەکە ناتوانێت ئەرچی خۆی وەکو پێویست جێبەجێ بکە بەرامبەر منداڵەکەی دایکێکی باش بێ و پەروەردەکارێکی باش بێ و باوکیش دەبەرەوەی لە دەرەوە زۆر ماندوو دەبێ ئاگای لە ماڵەوە نامێنێ و لە منداڵەکانی نامێنێ ئەمەش بۆ خۆی دیسان بەرهەمهێنانی جۆرێک نییە لە نامۆی لای منداڵ لەلایەکەوە دایکەکە بەڵێ وایە لەلایەکەوە دایکەکە بۆ خۆی نە هۆشیاریی پەروەردەی باشی لەلایە نا ڕۆژێک لە ڕۆژان بەشداری دەورەیەکی کردووە نەخوێندنەوە زانیارێکی باشی هەیە لە کتێب و لە بابەتەکانی ئینتەرنێت لەسەر چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مناڵەکەی لەو تەمەنی کە هەیەی لەلایەکی ترەوە بۆ خۆی سەرقاڵی کاری خۆیەتی لەلاکەی ترەوە باوکەکە تاوانباری یەکەمە لەوەیە کە هەموو ئەرکەکانی سپاردووە بە ژنەکەی بە هاوسەرەکەی بۆی کە ئیتر تۆ لە ماڵەوە ئیشەکەت چێژلێنانە ماڵپاکردنەوە جێگەداخستنە چاودێریکردنە پەروەردەکردنی مناڵەکان هەموو شتێک لەبەرەوە خۆی دەرفرتاندەوە بۆ خۆی لەژێر قەفەزەکە بەرپرسیاری هێناوەتە دەرەوە بەڵێ لە کاتێکدامە بۆ خۆشی کارەساتە بەڵێ ینی خۆی لە بەرپرسیارەتی دزیوەتەوە خۆی شاردۆتەوە بە ناوی ئەوەی کە ئەمە ڕوا لە دەرەوە کاسپیان بۆ کاو پاریان پێکات بۆ پیاکات لەبەرەوە ئەم باوکە ڕۆڵی ڕۆبۆت تێگەبینێ یا جیهازێکی پارە پیاکردنە ئامێرەکە بۆ پیاکردن شتێکی ئاوایە ئەمە باوک نییە ینی داعبایەک هەیە لە ماڵەکەیە کە ئیشی ئەوەیە بەیانیان من نایبینم مناڵەکەواڵە من نایبینم بەس بەدەم خۆ ئاو سیرەکەم هێشتا لە بینی شەو ڕۆژایە و تاریک و ڕوونایە شتێکی شەبەحێک لەبەر چاوم دەرەپەڕە و ڕاکاتە دەرەوە و بەس دەکەم بۆنێگێت تومەس بۆنی عەترەکەی باوکمە کاوێتی لە بنباڵی و ئێستا خۆی گۆڕی و ڕۆیشت ئیتر شەویش دێتەوە نازانم کەی هاتۆتەوە شەویش من خەوتوم هەستەکەم دەنگی شتێک دێت و بۆڵە قسەیەک دێت و تەقەتەقێکی پێڵاوێت و ئیتر ئەوەش نامێنێ تومەزەوە باوکمەکە خەوێ
ئەمە ئامێری پارەپایاکردن ئەمە باوک نییە لە کاتێکدا هیچ ئەرکێکی بەرپرسیارەتی نەگرتوتە ئەستۆی خۆی و بەشی نەکردووە لەگەڵ هاوسەرەکەیە و مناڵی داما و بۆ نمونە کوڕێکە تا کوێستا ئاشنانی لەگەڵ باوکیان نامۆیە بە باوکی ناناسێ نازانێ باوکی چۆنە نە هەڵسوکەوتی نازانێت تا وەختێک دەگاتە قۆناغی مڕایقی و هەرزەکاری لە قۆناغی هەرزەکاریە ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵ باوکی ئاچێ بۆ معاملەکەی بۆ ئیشەکەی ئەنجا لەوێ باوکیە بینێ ئەوی ناسێ وەزانێکە باوکی چۆنە و هەڵسوکەوتی چۆن و ئەبێ چۆن بکە و ئەو ئەمە باوکی منە و بەم بابەتانە لەبەرەوە مەترسیەکە لەوەدایە کە شوێنی کارەکەی بۆ دوجار لە قۆناغێکی زۆر درەنگدا بوو بە هۆکارێک بوو بە مینبەرێک و بوو بە مەنەسەیەک بۆ ناسینی باوکی لە کاتێکدا بووە لە ناو خێزانە باوکی بیناسیە ئەوە باوکی لە مناڵی و یاری لەگەڵ بکردایە ئەوە تۆپتۆپێنی لەگەڵ کردایە ئەوە سوحبەتی لەگەڵ کردایە یاری لەگەڵ کردایە هاوڕێی بووایە بەڵام ئەمەی نەکرد و هەمووی تەسلیمی دایکەکە کرد دایکیش لەم لاوە خەریکە تووشی ئینهیار و داڕمانە بێ بەهۆی ئەو لۆدە قورسێکە لە سەرەتی قسێکێ دەدرێتە پاڵ ئیمامی عەلی نازانم ئەو فەرموویەتیانە حەوت ساڵی یەکەم یاری لەگەڵ بکە و حەوت ساڵی دووهەم ئامۆژگاری بکە و حەوت ساڵی سێهەمیش هاوڕێتی بکە بۆ منداڵەکەدا و کاتە دەبێتە 21 ساڵ و پێویستی بە تۆ نامێنێ و مرۆڤێکی تەواو و کامڵ پێشکەشی کۆمەڵگا دەکەی هەر بیزەبت پەنجەکانی دەستیش بەو شێوەیە کراوە یعنی شخصیتی ئینسان لە نێو پەنجەکان دابین درێسێریکە ئەم پەنجە بچووکە ئەلێرەوە وەرامە تەمەنی مناڵیە لە تەمەنی مناڵیە عەقڵ کەمە جەستە بچووکە بەڵام عاتیفە زۆرە لەمەی تریانە بە پێچوانەوانە سێرەکەی ئەمە حەوت ساڵی یەکەمە ئەو حەوت ساڵەکەی ترەوە حەوت ساڵەکەی ترە بەڵام ئەمان دوای 21 ساڵەکە ینی حەوتی یەکەم حەوتی دووەم چواردە حەوتی سێم 21 حەوەکەی تریان چەند گەورە و کراوە یعنی هەتا مردن یعنی هەر زۆر مەجاکە مۆداکە فراوانە لەبەرەوە ڕێک کەسێتیمان لە دەستماندا تۆمار کراوە و مامەڵەکردنمان لەگەڵ مناڵەکانمان لە حەوت ساڵەکانە دیاری کراوە مەسێ حەوتیە ئەمە حەوتی یەکەم ئەوە حەوتی دووەم ئەوە حەوتی سێهەم ئەوەشیان حەوتی چوارەم کە بریتە لە دوای 21ەکەەوە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە بزانین کە دابشکردنی ئەرکەکان لە نێوان دایک و باوکدا لە چوارچێوەی خێزاندا ڕۆڵێکی گەورە ئەبینە لە دروستکردنی کەسێتی مناڵەکانمان لە ئێستادا ئێمە بەس تۆماریانەکەین بەڵام لە ئایندا پیانەوە دیارە بۆیە زۆربەی دایک و باوکان هەست بە مەناکەن لە مناڵیان مناڵەکە ساوایە و پچکۆلەیە و هەموو شتێک بە قسەی دایک و باوکیەکە وەختێک گەزان مناڵەکە گەورە بوو هیچ کەسێتێکی بۆ دروست نەبووە مامۆستا زۆر دایک و باوک ئێستا لەبەرەوەی کە دەڵێن منداڵەکەمان عەجوولە منداڵەکەمان هارە هەمومان منداڵمان هەیە منداڵمان بینیەوە هەمانە و دەزانین هەڵچۆنە زۆر هار و زۆر عەجوولە ئیتر هەموو کەسەکان و وەکو توێژێرێکی دەرونی باسیەوەی کردبوو کە ئێستا ئەندامانی ماڵەوە یەک بە مۆبایلە و یەک بە کتێبە و چوزانم یەک بە تەلەڤیزیۆنی و یەک بۆ سەرقاڵە ئیتر منداڵەکە چی بکە پەلاماری ئەمەدا مۆبایلەکەستیان لە قسەم لەگەڵ بکە قسەی لەگەڵ ناکە یان جگەل ئەوەی هەر باسمان کرد باوکەکە سەرقاڵە دایکەکە سەرقاڵە ئەگەر کارە بە هەبێ هەڵبەت ئایپادێکیان بۆ کڕیوە یان لە ڕێگای مۆبایلەکەی خۆیانەوە یان لە ڕێگای تەلەڤیزیۆنە دەکەنە سەر کەناڵی منداڵان ئیترا منداڵەوە لێ دەکەن ینی زۆربەی کاتەکانی کە بە خەبەرە کە بە ئاگایە سەیری ئەمە بکە پێدوانی ئەمەش ئەم جۆرەش دیسان جارێکی دیکە هەستێکی نامۆیی زۆر لە منداڵدا ینی فراغێکی گەورە دروست دەکات نامۆیەکی گەورە لە منداڵدا بەرهەمبێنێ بێگومانەوەش جارێککە بە ڕۆبۆتکردنی مناڵەکانەوەکو باسمان لێوە کرد ئەو شتانی کە لە کۆڵان لێ ئەترسین ڕووبدا ئێستا بە تەکنەلۆژیایکی نوێوە با تەکێتێکی تازەوە بۆمان هێناونەتە ماڵەوە کە بریتێ لە شاشەکان ینی من لە ماوەیە توێژینەوەیەکەم کرد لەسەر 50 مناڵ کە لە سەدا 88 مناڵەکان دایک و باوکی خۆیان بە باشی ناناسن و هیچ یاریەکیان لەگەڵ ناکەن ینی مە بەڕاستی مەترسیدارە مناڵانێکە لەم شاری خۆمەندا بۆیە ئەوە یەکێکە لەو کێشانی کە مناڵ بینیوە یانی جیرۆ دەبووم بەدەست مناڵەوە کە ناتوانم فێری کوردی بکەم لەبەرەوەی بەردەوام بە دیار کەناڵێکی عەرەبیەوە دانیشتووە بە قسەژەکە بێ بە عەرەبی قسەی لەگەڵ فێری زمانی دایکی نەبووە لە کاتێکدا ئەو مناڵە کوردە بۆ نمونە یا فێری کەناڵێکی ئینگلیزی بۆ بە هیچ جۆرێک ناتوانێت قسە بکە هەتا بە ئینگلیزی تەلەفوزەکەشی هەر دەربڕینەکەشی کوردانە نیە بەڵێ پێی ئەڵێم هەتا بە ئینگلیزی پێ نەڵم نانەکەت خۆ نایەتە پێشەوە سەفرەکە لەگەڵ نازانێت تێناگە نان بخوات یعنی بەڕاستی لە بیرچوونەوەی زمانی دایک فەرامۆشکردنی کەلتور نەگواستنەوەی کەلتورێکی ڕەسەن لە ئێمەی گەورەوە بۆ مناڵەکانمان گواستنەوەی ئەو فەلسەفە و بیر و بۆ چوونە جوانی کامانە بە مروری زەمان دوای چەند ساڵێکی کەوای لێ دێ کە بەڕاستی ئێمە هەر زمانیشمان تیاچێ کە زمان وەسیلەیەکی گرنگە بۆ دروستکردنی کۆنتاکت و پەیوەندی لە نێوان مرۆڤەکان و دروستکردن و گواستنەوەی کەلتور لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر دوای چەند ساڵێکی کە لە ئێستادا چەند وشە هاتوونەتە ناو قسەکانمانە هەر لە وشەی بیانی هەر لە کۆمپیوتەر و
لەو شتانی پەیوەندی بە ئینتەرنێت و بە حیات و ژیانی خۆمانەوە هەیە لە شتێکی وەکو مزگەینی چەند وشەیەکی جوانە ئێمە کردومانە بە سوپرایز ئەبێ بڵێ هەستەکەین بەرامبەرەکەمان نەوەکانی نوێ تێ ناگەن ئەگەر نەڵێن سوپرایز بالضبط یعنی تۆ پێ بڵێ مزگەینێکی خۆش بۆ هەر مزگەینی هەر بخۆی یانی شتێکی خۆش یانی شتێکی لە ناکاو و خۆش ئێمە بەبێ تۆ معلوماتت لەسەری هەبێ بەبێ ئەوەی تۆ معلومات لەسەر بزانیەوە چێ من مزگەینێکم پێ بۆ تۆ بەڵێ تاو سوپرایزێکم پێ کەچی سیرکە ینی بە مروری زەمان مەسەڵ دوای 50 ساڵی کە لە سەدا هەشتای وشەکانی نەوەی ئەو سەردەمەمان بیانی ئەبێ چەندی لە سا 20 تێمێنێتەوە بۆ کوردی باشە لە سا 20 کوردەکەی بێت چی بێ ینی چۆن بتوانێت شتەکان اینجا مرۆڤیش تا بە تەواوەتی ئاشنا نەبێ بە زمانی دایک ئاشنا نابێ بە معلومە و معریفەی دەوروبەری و تێگەیشتن لە ژیان و ورکردنەوە و قوڵبوونەوە چکە لە ڕێگەی زمانێکی ترەوە تۆ ناتوانانی بەو ڕادەیە قوڵبیتەوە کە زمانی دایکی خۆتە زۆر باشە بەڵێ کەواتە زمانی ژارێکێکە لەو هۆکارانی کە دیسان و کاریگەری هەیە لەسەر نامۆیی زۆر باشە مامۆستا گیان ینی ئەو کۆنتاکت و پەیوەندی کە لە نێوان ژن و مێردایە ئەو حیوارەی کە لە ژن و مێردایە پێدوانە ئەگەر نەبێ و ئەگەر هەبێ تا چەند کاریگەرە بۆی کە منداڵەکە فێری ئەم وشە تازانە ببێ فێری ئەم ئوسلوبی حیوارکردن ببێ ینی پێدانی کات بە منداڵ کاتێک بە منداڵ بۆی دایک و باوکەکە حیوارە بکەن منداڵەکەیان جویان لێ بگری کەم دایک و باوکە چەند حیوارێکی هادی دەکەن بەڵام ئەگەر ئەم حیوارە ئەم کۆنتاکت و ئەم پەیوەندێت دروست و ڕێکوپێکە نەبوو منداڵ بۆ هەمیشە مەحروم نابێت لەم جۆرە حیوارە یانەوەی کە فێری ئەم جۆرە حیوار و توێژ و گفتوگۆیە نەبێ و بۆ ئایندەش نەزانێ لەگەڵ دەوروبەرەکەشی ئەم جۆرە گفتوگویانە بکە 500 ساڵ پێش لە دایکبوونی حەزرەتی عیسا لە یۆناندا پرۆسەی پەروەردە زۆر پێشکەوتوو بوو یەکێک لەو شتانی کە ئەیان کرد ئەوە بوو کە منەسەیەکی تایبەتی لە ناوەڕاستی شاردا دروستکرا بوو کە لەسەر ئەو منەسەیە مناڵان پەروەردە ئەکران بەوەی کە خطاب بن بۆ خەڵک وتار بن جامە دەورە بووە چوونە ناویەوە و دوایی وردەوەدا لیستەکان بچووکە بوونەوە کەم ینی ئەوەی ئەچۆ سەرە وردەوەدا تا هاتەوە سەر 3-4 کەس ئەم 3-4 کەسە پەروەردە ئەکران بۆ سەرکردایەتی وڵات کە فێریانەکردن لەسەر ئەو منەسەیە قسە بکەن یەکەم جار قسەیان بۆ کۆمەڵێک بە قالۆرە کرد دەزانی قالۆر چییە یعنی هینی گوڵە بە ڕۆژە ئەمانە نییە کە گەڵاکانی لەکراوەوە کو درەخت دووەستاون یان بدە ناو مەزلایەکی ئاواوە لە پاییزە ئەمانە خەڵکن قسەیان بۆ بکە تێگەی دوایان بدە ناو کۆمەڵێک مەڕ و ماڵاتەوە یان گوت ئەمانە خەڵکن قسە بۆ مەڕ و ماڵاتەکان پێوان زیندووترن ئەنجا دوایی بۆ کۆمەڵێک کۆمەڵێک گەنج دوایی حتا ئەبوایە پاشای وڵات و وەزیرەکان دابنیشتنایە لە دوجاردا هەستا لەسەر منەسەکە قسەی بۆ پاشا وەزیرەکان کردیان مناڵە بۆی فێری هوەری وتاربێژان و هوەری خیتاب و هوەری قسەکردن و داڕشتنی وشە و مجادلە و مناقەشە بێ ئەی بۆچی یۆنان سەرچاوی پێگەاندنی فەیلسوفەکانی هەموو عالەمە بۆچی و کەسە گەورە گەورانی تیا هەڵکەوت یعنی هیچێک بوو لە ئەسینادا کە کۆناغبەندی پەروەردەیان هەبوو بەڵێ لەبەرەوە ئەمە گرینگە لە ئێستادا ئەو مینبەرە بچکۆلە لە ماڵەکەی خۆشمانە نییە تۆ وەرە هەر تاقیب کەرەوە کورسێکی بچکۆلی مناڵانە لە ماڵی خۆتان بخەرە سوچێکی ژوورەکە و بڵێ یاڵڵا ئێمە دانیشتون و فەرمو تۆ قسەمان بۆ بکە تێگەی تۆ بەرنامەت هەیە عادی بەرنامەیەک پێشکەشکە تۆ تەلەڤیزیۆنەکەی فەرمو تۆ قسەمان بۆ بکە یا تۆ پێشکەشکاری بەرنامەکەی دێ قسەمان بۆ بکە تۆ وتاربێژی فەرمو تارەکەمان بۆ بە تۆ هوەرمەندی وێنەیەکمان بۆ بکێشە تۆ شاعیری شعرێکمان بۆ بخوێنەرەوە یعنی تۆ کەسێکی هەستە خۆت بناسیێنە بە ئێمە ئەو شتانەی کە دەتەوێت ئەمڕۆ بیڵێ بڵێ چی دەوێت ئەتوانی ئێستا تۆ بە مناڵەکەت دیکەی با مناڵەکەت کراوە بێ یان دەتەوێت دایک و باوکت چۆن بن تۆ دەتەوێت ویستت چۆنە بۆی کە دایک و باوکت چۆن بن یان پێناسەیەکی دایک و باوکت بکە بەڕاست لە ژیانی تۆدا تا چەند پێویستن و تا چەند ناپێویستن تا چەند پێویستەکانی تۆیان پڕکردوێتەوە و تا چەند بوونە ناپێویستی بۆ تۆ بالضبط یعنی ئەمە جگە لە لایەنی گەشە پێدانی زمانەوانی لایەنێکی کەی بەکارهێنانی نوتق و لۆژیک و ئەو بابەتانە زۆر گەشە پێداوە کاکەم کەسە بەدوای دەستەواژەی جوان و وشەی جوان و زاراوەی جواندا بگەڕێ و دای بڕێژێ و پێچی بنێ و پیتەکان بچنێ بۆی وشەی لێ دروستکات لە وشەکان پێکبەست بکات بۆەوەی کە ڕستەی لێ دروست بکات ڕستەکان پێکبەست بکات بۆی دەستەواژە فراوان و پەخشان و هەر شتێکە خۆی حەزی لێیە بەڵێ بەم شێوەیە ئەتوانیانی مناڵ گۆڕانکارێکی کە بەڵام تۆ مناڵەکەت بە دیار شاشەیەکی مردووە بە دوای ئاپاتێکەوە داناوە بە دیار ئینتەرنێتێکی فریەوە داناوە بەڕاستی ئەوە لە مردن زیاتر هیچی پێشکەش ناکەی
چونکە ئەو تەنها بینەرێکە ئەتوانێت گوێ بگرێ و فقط ناتوانێت بۆ خۆی هیچ عازێکی هەبێ و هیچ مشارەکەی زیندوی هەبێ لەگەڵیا و کۆنتاکتێکی و پەیوەندیەکی ڕۆحی هەبێ لەگەڵیدا ئەوە بڤەیە مەترسیدارە. بێگومان مامۆستا ئەو قۆناغبەندی کە تۆ باس کرد لە یۆنان 500 ساڵ ینی پێش لەدایکبوونی حەزرەتی عیسا سەلامی خوای لێبێ هەبوو. ئێستا ئەو قۆناغبەندیە نەک هەر نییە، نی مەسەلەن کەرتی گشتی با بڵێن حکوومەت لە ڕووی پەروەردەوە خوێندنگاکان و خوێندن پرۆسی خوێندن ئێستا زانی چی بەسەر هاتەوە داڕوخانێکی چ قەیرانێکی قوڵدایە کە هەمومان ینی بەڕاستی ئایندەمان دەکاتە ئەسەفێکی قوڵوە کاریگەریی گەورە لەسەر ژیانکردنی فعلی ئێمە واقعی ئێمە دادنێ ئەوە نییە. لە خێزانەکانی بەهۆی سەرقاڵیان بە ژیان و پەیداکردنی بژێوی و هەست جاری وە ئاستی ڕۆشنبیر و هەموو ئەمانە کە نییە پێ دوایە ئێمە بەڕاست چاوەڕوانی چنەوەی بکەین چەند نامۆ دەردەچن ئەمانە بە ئایندەی ژیان بە ئایندەی واقعی ژیان لە ئایندەدا ینی ئەم پۆلە گەنجەی کە پێ دەگەن دەبنە ینی نوێنەری ئەم وڵاتە دەبنە مرۆڤەکانی ئەم وڵاتە ینی پێ دوایە چی لێ سەوز دەبێ بەڕاستی ئەمە چاوەڕێی چی بکەین ینی ئێستا سەرنجێک لە مناڵەکانی ئێستا بینەوەی کە ئێستا تەمەنیان 20 ساڵە 20 ساڵ لەمە پێش ئێمە دنیایەک لە هەڵەی پەروەردەی و خێزانیمان هەبوو زۆر هاوارمان کرد و کەس گوێ لێ نەگرتین ئەو کاتە دنیا فراوان بوو پار و هەڵڕژانێکی زۆر بوو خەڵک تێر و تەسەل بوو ژیان زۆرێکی تر بوو ئەوەی فەرامۆشکرا بوو پەروەردە بوو ئەو کاتە هاوارم لێ هەستا چەندین جار بانگەوازم بڵاو کردەوە لە فەیسبوکەکەی خۆمەوە بە بەیان نامە بە نووسین بەچی کە تکایە بە وریای وریای پەروەردەکەمان بین خەمپوخۆری پەروەردەکەمان بین لە کۆنگرەی پەروەردەیدا ئەندامی لە وەزارەتی پەروەردەکە کرا ئەندامی ئەو کۆنگرێش بووم گەلێک لەوێ دیسانەوە قسەم لەسەر مەسئلەی پەروەردەی خێزانی کرد کە پەروەردە لە خێزانەوە دەست پێکە ئێمە دایک و باوکەکانمان خۆیان پەروەردە کراون نین ئیتر ئەمە چۆن بتوانن مناڵەکانیان پەروەردەکەن و چوارچێوەی خێزان دەتکای وەرن بەڵام کەس گوێ لێ نەگرتین ئێستاوە هاتەتی جا سپنسەر کە یەکێکە لە زانە دەروون ناس و پەروەردە ناسەکانی جیهان ئەڵێ هەمیشە کاریگەری پەروەردە 20 ساڵ دوای لە ناوچوونی دەمێنێ لەسەری باشە 20 ساڵ یعنی ئێمە 20 ساڵ لەمە پێش چیمان لە پەروەردەی خێزانی و ئەندامەکانمان کرد ئێستا بەرەکەی دەسینەوە ئێستا بەرامەکەی دەسینەوە ئایا بەڕاست ئەگەر ڕاپرسێکی باش بکرێت لەیان کۆمپایانکی شارەزاوە بە ڕێژە شتەکان بۆ دەربێنێ ئایا لە کوڕکسانی ئەم سەردەمی خۆمان ڕازین وەک پێویست ئایا فعلەن توانیوانەکە کەسێک بن متەوازین بن ڕاستە تۆوانی لە دەرکە کە ئێستا قەیرانە و شەڕە و نەبوونیە و حیزبێنەیە و نازام ماڵوێرانی کوردە و داعش هاتن و حەشد هاتن بەڵام هەبوو ئەمەش نەبوو قۆناغی پێشتریشمان ئەمەیتیان نەبوو ینی کەمتر بوو باوەڕ ئەمانەیتیانە بەڵام لەگەڵ ئەم هەموو ئەمانەدا لە ئێستادا بەڕاستی هەست بە فەراغێکی زۆر گەورەکرێت لە پەروەردەکردنی ڕۆڵەکانمان ئەوە تا یەکێک سزا درێ یەکێک تێڵە درێ مناڵک ڕاکە بۆ هەندرانێکێکە کەوێتە چەمی ئیزەوە یەکێک خۆیە کوژێ یەکێک نازانم ئەڵەیان ژنم بۆ هێنی یان خۆمە کوژم یانە بێ بڕۆم بۆ هەندەران ینی بەڕاستی ئەم پێلەکەوژنانە بەڵگەیە لەسەرەوەی کە ئێمە 20 ساڵەمەوە پێش ئیشمان لەسەر نەکرد بۆیە ئێستا بەم جۆرە مامەڵەمان دەکەڵەکە و ئێستا کە ئیش لەسەر پەروەردەی مناڵ ئەکرێت 20 ساڵێکە بەرهەمەکەی دێت لە ئێستادا گەورەترین غەڵەت ناسپێدانێکی زۆری مناڵەکانە لە ئێستادا خێزانەکان نازێکی زۆرە دەن بە مناڵەکان و بێسنوور ژیانیان بۆ نەرمونۆڵ کردوون و هەرگیز ڕێگە نادەن کە تۆزە زبرای ژیان بێتە ڕێگەیان بۆیە دیسانەوە 20 ساڵێکە مەترسی ئەمەژە بینینەوە مامۆستا ئەو ڕوحێتش لای منداڵەکان فرامۆژ نابێت کە وەکو پێشتریش ئاماژەیەکم پێدا ینی ماف دەسەندرێ نادرێت کە تۆ هەموو شتێکت هەر بۆ وەکو ئەوی کتت ڕۆبۆت ئاسا هەموو شتێکت بۆ فراهم کرد نەرمونیان ژیانێکی نەرم زبری هەر نەدی سپێنی ئەگەر چۆت دەرەوە و چۆ ناو ژیانەوە شتەکانی گرفتی هاتە بڕێ بڕاستی ئەمەش بۆ خۆی نامۆ نابێن لە ژیان تووشی داڕوخان نابێ ئەم منداڵە ئەم گەنجە بێگومان بەڵام پێشتر لەوە ئێمە بۆ بڵین ماف دەسەندرێ ئێمە ئەڵێن ماف زەوت ناکرێت تا دوای ئەم کەسە بە دوای لەبگەڕێ بۆ زەوتکردنی بۆ سندنەوەی مەبەستمەوە ینی ئەگەر کەسێکیش هەبوو لێ زەوتکردی بەڵام تۆ دەبێم توانێت ئەوە بە منداڵەکە دەدەی کە بتوانێت قسە بکە مافی خۆی بڵێ ئەوەی تۆ لێم دەکەی غەدرا ئەوەی تۆ لێم دەکەی شکاندنی شخصیت و کەسایەتیم ناوەی تۆ دەیەکەی ئەوە بەڕاستی ینی تێپەڕاندنی سنووری خۆتە بێگومان هەموو ئەمانە ینی مەسئلەکە ئەوەیە ئێمە لەناو چوارچێوەی خێزانەکەماندا ناو چوارچێوەی کۆمەڵگەکەماندا هەڵسوکەوتی پراکتیکیانە و کرداریانەی ئێمە چۆنە ئەوە دەبێتە پەروەردە قەت قسە نابێتە پەروەردە جوانە چا زۆر ویستم لەسەرەوە کە دەڵی قسە نابێتە پەروەردە پەیوەست بە کردار و پەیوەست بە قسەکردن
دایکەکە دانیشتووە کوڕم ئەوە مەڕێژە، کوڕم ئەوە مەشکێنە، کوڕم ئەوە وا نابێ، دادەجان ئەوە نابێ ئەوە بیکەی، ئەوە نابێ ئەوە بیکەی، ئەوە ئەوانێ ئەو بفێ هەموو ئەم نەهی و ئەمر و فەرمانانی بەدەم دەکرێت، بەڵام لە واقعدا شتێکی ترە، کردداری دایک و باوکەکە شتێکی ترە، کەواتە دەمێ ئەمە بڵێم تیش بخینە سەر ئەوە. یعنی پەروەردە ئەوەندەی کە کردارە بە عملێکی ساڵح و کردەوەیکی باش، کە قورئانیش لە هەموو شوێنەکان باسی لە دوای ئیمان بەخوا باوەڕهێنان باوەڕبوون باوەڕت هەبێ باسی عملی ساڵح دەکات. کەواتە نەبوونی عمل و ئەو هەموو ئەمر و نەهیە بۆ خۆی پێچەوانەیەک نییە و دیسان ئەمە بەرهمێنانی جۆرێک لە نامۆی و دابڕان و ڕوخاندنی منداڵ نییە؟ بێگومان ئێمە باسمان لەوە کرد کە پەروەردە کردارە قسە نییە، وەکو ئاماژت پێدا لە قورئاندا بگەڕێ یەک شتت دەست ناکەوێت لەو پاداشتە خوایانەی کە هەیە پەیوەندی بە خودی ئیمانەوە بێ بەتەنها إلا دوای ئیمان عملی صالح آمنوا وعملوا الصالحات. وعملوا الصالحات يعني لایەنە پراکتیکەکە، یعنی لایەنە کرداریەکە. لەبەرەوە لە هەموو قورئانە بگەڕێ شتێکمان نییە کە نەسیحەت بێ إلا ئەوە نەبێت کە خوای گەورە بە ئەنبیاکانی ئەڵێیان بە عەبدەکانی ئەڵێ ئەجینا مەسئلەی نەسیحەت شتێکمان نییە، حتا کە ئەڵێ الدین النصيحة. الدين والنصيحة يعني دين بو خوي نصيحة نقدانيشي واتي بقي خلق نصيحات كي وابزاني مدينة بخسة بس بلا يعني نصيحات كردني خلق أما عملي صالح بلا نصيحات كردني خلق أما دينية تو دابنیشی بڵێ وەڵام من خەریکی نەسیحەت و نەسیحەتکاریە بم، من پرۆسەی ئیعلامی و میدیایی هەیە بە ناوی نەسیحەتەوە، من نازانم ئامۆژگاری و ئەمانەکەم شتێک نییە لە سیستمی پەروەردەیان، نە لە ڕابردوودا بووە نە لە ئێستادا هەیە شتێک کە ناوی نەسیحەت و ئامۆژگاری بێ. حەساس نیشتە. من بە تۆ ئەڵێم کاکە گیان بەڕاستی و پێڵاوە زۆر ناشرینە، ئەڵێم بەڕاستی ئەو پێڵاوە لا بەلای لە پێمەکەوە ناشرینە، چەند دڵت گرانە، بەڵام کاتی پێ دەڵێم ئەزانێک کە تۆ تەنسیق سێریکی جلەکان بکەی ئایا گونجاندنەکەی لە نێوان پێڵاوەکەت و پانتۆڵەکەت و چاکەتەکەدا ئەگەر جۆرێکی تر بێ من وا ئەبینم جوانترە بڕاژێکی خۆتە. چەند جیاوازی هەیە. من پێشنیارت بۆ دەکەم، من هاوکارتە بم، من متربەی تەنسیقەکەی تۆکەم. بالضبط. لەبەرەوە قەت مناڵ گوێ لە نەسیحەت ناگرێ. تۆ دای بنیشێنی بڵێ ڕۆڵە ئەوە مەکە، ڕۆڵە دزی مەکە، ڕۆڵە درۆ مەکە. ئاسڵان مناڵ ئەو کاتە دزیەکە کە تۆڵی دزی مەکە، چونکە هێشتا نێزانیوە دزی چیەکە، ئەڵێ دزی وشەیەکی تازە جاتە بێزگی بابزان دزی چییە؟ باتاقیکەمەوە بابزانم. لەبەرەوە ئەو لە حەزەیە دزی دەست پێیەکە کە تۆ باسی دزی بۆ مناڵەکەی جنا پێشتر دزی ناکرد. ئەمە مەترسیدارەکەیە. یعنی وەکو بڵێ خەڵک نەیەزانی زەخت چییە، کاڵم فلان کەس زەختی لەگەڵە هەتا و کاتێک کە جیهازی زەخت دۆزرایەوە، کە جیهازی زەخت دۆزرایەوە جا خەڵک زانیان زەخت چییە، پلەکەی ئەوەندەی و ئاسایی چەندە و بەڵە کەس بیری لە زەخت ناکردەوە. زۆر جاریش خۆمان ئەڵێن باشە با پیرانی ئێمە بۆ قەت زەختیان نەبوو، بۆ قەت زەختیان بەرز نابووە، باشە ئەمە چییە لەم زمانەی ئەمەداتەوە؟ وەڵام من باپیرم 80 ساڵی عمر بوو لە ژیانە دەنگی حەوی نەخوارد، بە دڵی خۆشی نانی خوارد، بە دڵی خۆشی نانی خوارد و نەشێزانی زەختە چییە و شەکرە چییە و نازام چی. ئێوە کە جیاز زەختان دۆزیەوە یعنی زەختان دۆزیەوە، یعنی زەختان دروست کرد. ئەمەش وایە بە هەمان شێوە مەسئلەی ئامۆژگاریکردن بە تەلەفوز و بەدەم بە مناڵ لە هیچ مەرحەلێک لە مەرحەلەکانە ناگوترێ ئیلا منداڵ لە ڕێگەی چاوەوە شت فێرە بێ و پەروەردە لە ڕێگەی چاوەیە. ئەو شتەکان لە تۆ هەڵەگرێتەوە کاتێککە لە تۆدا ئەیان بینێ، ئەو تەقلیدەکە، ئەو وێنەی تۆ دروست دەکاتەوە. تۆبی بە سکێجێک بۆ حیاتی ئەو، تۆبی بە نمونەیەک بۆ ئەو، تۆبی بە قودوەی حەسەنە بۆ ئەو لە تەماشاکردنی تۆوە شتەکان فێرە بێ، نەک لە گوێگرتن لە قسەکانی تۆ. ئاستی ڕۆشنبیری دایک و باوک تا چەند کاریگەرە لەسەر پێگەیاندنی منداڵێکی دوور لە نامۆیی یان کەم نامۆیی. ینی ئاستی ڕۆشنبیری دایک و باوک تا چەند کاریگەرە. دیسانیش ڕۆشنبیری بۆ مانای نیە ئێستا هەموو خەڵک تێگەیوە یەک دوو کتێب بخوێنیتەوە، جەریدە بخوێنیتەوە و دوو کۆمنت بخوێنەوە و دوو پۆست بکەی، ئەمە سەقافەت بێ. سەقافەت بەڕاستی ئەوەیە تۆ بە عەمەلی درک بکەی بزانی چۆن مامەڵەیەکی تەندروست دەکەی لەگەڵ قۆناغەکانی ژیان، لەگەڵ هەموو کەسێک. من و تۆ ئێستا ئەوە سەقافەتە بزانی چۆن بێکەوە مامەڵە دەکەین، چۆن حیوارەکەمان دەکەین. ئەوەی کامێرامانەکە سەقافەتە چۆن مامەڵە لەگەڵ کامێرە ئیوە ئیلا ئاخری. بێگومان ئێمە سەیری گەڕەکە جاری وهەیە لە گەڕەکەی خۆتانە پیاوێک هەیە هەر هیچ خوێندەواری نییە، بۆ دایکە وە خێزانەکەش هیچ خوێندەواری نییە، ساحەبی کۆشێک خێزانیشە، بەڵام خێزانەکانی جوانترین پەروەردەیان هەیە و زۆر سەرکەوتوشن لە ژیانیانە، لە خوێندنیانە، لە پیشەیانە، لە هەڵسوکەوت و ڕەفتاریان لەگەڵ خۆیان، لەگەڵ ڕێکا لە چی هەمووی بەرهەمهێنیشە. بەڵام هەر 3 ماڵ دوای ئەوان
ماڵی جەنابی دکتۆرە کە سێ-چوار دکتۆرای هەیە ماستەرێکی هەیە سێ-چوار دبلۆمی هەیە لە نوعیشتا بەڵام سەقەتترین مناڵ نەشیاوترین مناڵ دایمەن دکتۆری مێرد با بڵێن پیاوەکە دکتۆرە و دکتۆرای هەیە و ژنەکەش هەر دکتۆرای هەیە دکتۆرە نازان بێکەوە مامەڵەش بکەن بالضبط ئەمە کێشە حرمەتم هەیە بەس مەبەستم ئەوە لە ڕووی وەکو نموزەجی قسە دەکەین نەک بە تایبەت بۆ چینێکی دیاریکرا بالضبط ئێمە کاتێ بەس لە مەسئلەی ڕۆشنبیری خێزانیەکەین مەبەستمان لە هۆشیاریە زیاتر هۆشیاری سلوکی و ڕەفتاری چۆن بە شێوەیەکی کردداریانە ئیش لەسەر پەروەردەکردنی مناڵەکەی من یەک دنیا دکتۆرا و ماستەرم بۆچیە لە پرسەری خۆمەوە هەڵی بواسم کاتێ مناڵەکەم تربێتی تاوە نییە کاتێ مناڵەکەم یەک دنیا خەلەلی دەرونی و کۆمەڵایەتی و ئەم لەولای هەیە بۆچی نەمتوانی ئەوە بکەم لەبەرەوە ئەمە مشکلەکەیە ئێمە کاتێ باز لە ڕۆشنبیری دەکەین باز لە ئەکادیمیای زانستی ناکەین باز لە ڕوو ئەکادیمیەکەی ناکەین بۆی کە خاوەنی چەند بڕوانامەیە ئێمە باس لەلایەنی پراکتیکی کردداری ئەەکەین بۆ پەروەردەیەکی شیا و کۆمەڵگە لە ناو پاسێکە پیاوێک قسێکی جوان ئەکا کە لەوانە هیچ خوێنەوارێکیشی نییە بێ بەڵام سێرەکە وەرە درێژی بکەرەوە و قوڵی بکەرەوە و شی بکەرەوە یەک دنیا بیردۆزی پەروەردەیی لە خزمەتی ئەو شەی ئەودا بووە یعنی هەمووی لە پێناوەدا بوو ئەو شەیکە ئەوە بە سادەیی دەرێبڕی کەچی لە باگراوندەکەی دنیایەک لەلایەنی معریفی و زانستی و ئەکادیمی و بیردۆزی قوڵقوڵ و مناقەشاتی گەورە گەورە لە نێوان زانایانی عالەمی هەیە لەسەر تەنها ئەو قسەی ئەو کە ڕەنگە وەکو ئەو نیان پێکابێ مامۆستا نامەبوون لە ڕووی دەرونیەوە ئاماژێک پێدا سەرەتا کە مرۆڤەکە هەست بە جۆرێک لە داڕوخان و هەست بە دوورە پەرێزی و هەست بە گۆشەگیری یەکێک ئەوانان کە ناوی لێنەی ئەم حاڵەتەی بۆ دروست دەبێت لە ڕووی دەرونیەوە تا چەند ئەمە دوایی کاریگەری دەبێت لەسەر سلوچیاتێک لەوانەیە ئەم منداڵە 2000 گەورە دەبێتەوە دەبێتە یەکێک لەوانەی کە لەوانێت دەخوێنێ و دێتە ناو کۆمەڵگە و 2000 لەوانێ بێ پەروەردەکارێک ببێ ئەندازیارێک ببێ بە دکتۆرێک تا چەند کاریگەری هەیە لەسەر ئایندەی ژیانی خۆی و ئایندەی ئەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان و دەبێتە سەرپەرشتیاری ئەم وڵاتە دەبێت سەرپەرشتیاری کارێک تا چەند کاریگەریی سلبی دروست دەکات زۆرن ئەو کەسانی کە لەم کۆمەڵگایە لە پۆستی باڵاوە بەرپرسیارەتی گەورەشدان و بەڵام نەخۆشن لە ڕووی دەرونیەوە نەخۆشن لە ڕووی ڕەفتاریەوە نەخۆشن لە ڕووی زۆر شتەوە لەبەرەوە نەکەر مناڵ کاتێککە ئەم حاڵەتە لەگەڵ یا گەورە بێەوە ئەبێتە بەشێک لە پێکاتی کەسێتی بۆی ئیتر ئەمە 2000 کەسێکی قەلق ئەبێ کەسێکی ترسنۆک دەرەچێ لە بڕیاردان ترسنۆک لە بڕیاردان ترسنۆک لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان ناوێرە نزیک بێتەوە لە کۆمەڵگا ترسنۆکە لەوەی کە بڕەخنەی لێ بگیرێ و بڕوا بە خۆبوونی تیان نامێنێ و هێزی خۆ دروستکردنی تیان نامێنێ و هێزی بەراوردکردن و خوێنەوەی بەرامبەری تیان نامێنێ و ناتوانێت پەیوەندی دروستکە لەگەڵ کەسەکانی بەرامبەری چکە دەستی ڕقاز نەبووە زمانی ڕقاز نەبووە لە تێکەڵاوبوون و دروستکردنی هاوکێشەی پەیوەندیەکان لەگەڵ بەرامبەردا بۆیە چەند گەورە بێ هێشتا لە ڕووەکەی تریەوە هەرناتەوە بۆیە ژیانی هاوسەریش پێگرێنێ دەچێتە گەڕەچێکەوە بەڵام دوای مانگێک خەڵکی گەڕەکە مەزبەتەکەوەکە بنەوەی بن بۆ ئەنجومەنی گەڕەگەڵان توخوا ئەم ماڵە با لەم گەڕەکانە مێنە گەڕەکەی ناخۆش کردووە لە کاتێکدا کە خاوەنی عایلە و ماڵ و مناڵی شەو بەڵام سلوکیات و هەڵسوکەوتی هەر بە شێوە سەقەتەکە لەگەڵای گەورە بوو لەگەڵای پەروەردە بوو نازانێت چۆن مامەڵە لەگەڵ خەڵکا بکات ئەمە مەترسیدارە بەڕاستی من تۆ دراوسێ منی ماڵت بە ماڵەکەی منەوەی من 4 ڕۆژە لە خەستەخانە کەوتوم تۆ هەر شڵپێتەوە دەرگاداخێت و ئێستا ژوورەکەی خۆتەوە و ناڵێ ڕێم ماڵە چین و لە کوێنم خەڵەباڵغێ چێن و ئەڕۆن و بابزانم حاڵیان چییە یعنی لە هەموو شتێکدا ئێمە خاڵی هاوبەشمان زۆر زۆرە لەگەڵ توە کە دیوارمان بە دیوارێکەوە کەچی نەتوانیوە پەیوەندێک لەگەڵ مندا دروستکەی بەڕای تۆ ئەم مرۆڤە سبەینی ئەگەر ئەندام پەرلەمانێکی لێ دەرچێت چه ئومێدێکت پێ هەیە بۆی کە بتوانێت چۆن هەست دەکات بە ژیانی عمومی خەڵک بە ژیانی تەواوی چینەکانی ژیانی تەبەقاتی خوارەوە چۆن هەستی پێ دەکات ڕاستە لەبەر ئەوە ئەمە مەترسێکەیە چاوەڕوان نەبین کەسانی سەرکەوتوو ئەندام پەرلەمانی سەرکەوتوو سەرۆکی حکوومەت و بەرپرسی باڵا لە بەردەمی شاشەی ئایپادەوە بۆ ئێمە گەورە ببن بۆیە ئەو کاتەش لەوانەیە میلەت هەمووی بە یاریەکەی ناو ئایپاد ئەبینێت و یاعازەیات و یاری پێەکات وازانێ لەبەر خۆشی و لەزەتی خۆی وەکو ئێستای ئەم قەیران و ئەم دۆخی کە ئێمە تێیکەوتوین کە بەرپرسەکانمان دۆمینە بە من و تۆەکەن یاری بە من و تۆەکەن گاڵتە بە خاکمانەکەن ئەمان فرۆشن ئەمان کردنەوە ئەمان فرۆشنەوە ئێمەش لە ماڵی خۆمان دانیشتین و ئاگامان لە هیچ نییە یان ناتوانین ینی لە مافەکانی خۆمان بپرسینەوە بێگومان مامۆستا نامەبوون
دەکرێت بڵین دابڕانە لە کاری بە کۆمەڵ یان باوەڕ نەبوونە بەکاری بە کۆمەڵ یان پراوێز بوونە لە کاری بە کۆمەڵ ینی لەگەڵ کۆمەڵگا لەگەڵ گروپێک بتانی کارێک پێ هەر جۆرە کارێک بکەی هەموو خۆویستنێکی تەواو هەموو خۆخواردنەوەیەک لە ناو خۆتدا هەموو کۆکردنەوەی بەرژەوەندەکان تەنها بۆ خۆت بخۆی نامۆبوونە زۆرن ئەو کەسانەی کە لە ڕووە کۆمەڵاتێکەوە زۆر تێکەڵاون لەگەڵ خەڵکە هەزاران کێشە بۆ خەڵک هەڵ دەکا بەڵام بۆ خۆی ژیرۆ دێ بەدەست چەندین کێشەوە ینی زۆرن ئەو کەسانی کە بە ڕووکەش وابیندرێ کە نامۆنین کەچی لە ڕاستیە و لە واقعدا بۆخۆیان لە نامۆیکی زۆر تاڵداژین زۆرن ئەو ژنانەی کە لەگەڵ هاوسەرەکانیاندا زۆر ناکۆکن یعنی سەرسینیان پڕ لە چێم و زوخاوە لە دەست مێردەکانیان وە ژیانێک 15 ساڵ 20 ساڵ 30 ساڵیشە لەگەڵ یاژی تا ئێستا چێژی لەو ژیانە نەکردو و تاکو ئێستاش نەیوێراوە بە جورئەتەوە بە جوانی دابنیشە لەگەڵ هاوسەرەکەوی پێی بڵێ هاوسەرەکەم با لاپەڕێکی نوێی هەڵدەینەوە وەرە کەم و کوڕەکانی تو ئەمەیە و هی من ئەمەیە زۆرن ئەو ژنانەی کە ناخیان پڕە لەو شتانە و دەریان نەبڕیەوە و خەریکە ئاتەقنەوە و نازانن چی بکەن دوجار زۆریشیان تەقینەوە کە ئەنجامەکەی بریتی بوو لە جیابوونەوەی خێزانی و لەگەڵ وەشاندنی خێزانی ئەمە هەر بۆ ژن نا پیاویشمان هەیە کە بە هەمان شێوە زۆر شتی لە هاوسەرەکەی قبول کردووە تەنها قبوڵی کردووە لەبەر مناڵەکان لەبەر وەزع لەبەر عشیرەت لەبەر شخصیت لەبەر ناوبانگ لەبەر چی بەڵام لە ناخەوە پڕە لە دەرد و میحنەت و ناڕەحەتی و نەحەسانەوە لەبەرەوە هەموو شتەکان کە دەبنە هۆی دابڕان لە کۆمەڵگە تەنیابوون بۆ خۆژیان ئەمانە بەڕاستێکە بوو نامەبوون متابعات کردو بێگومان لە چەند وڵاتێک بە نمونە ئێران تورکیا و کۆمەڵی وڵاتی تر عنی پێشتر بڕیاریاندا بوو کە منداڵێن کەم بێ ڕێژەی منداڵ کەم ببێ بەڵام ئێستا ئەوانیش جارشکە کەوتونە سەرهاندانیەوەی کە دەبێت پێویستە منداڵ زۆر بێت چونکە بێگومان دیراسی کراوە بۆ خۆی ئەم حاڵەتە کەمبوونی منداڵ بێگومان هەندێک ئیجابیاتی هەیە بەڵام دەشێ ئەمە هەڵگری دەلالەتی کۆمەڵێک نائیجابیاتیش بێ بەنمونە ئەوەی باست کرد منداڵێک کە بە تەنها لە عائیلێکدایە منداڵێک بۆ ماوەیەکی درەنگ کەس لەگەڵی دانیە بەشێک لە قۆناغەکانی بڕیوە هەر بە تەنیا لای ئەو دایک و باوکە و هەموو پێویستێکی بۆ دابین کراوە ئەو جۆرێک لە ئەنانیەت و جۆرێک لە نامۆبوونی دیسانی لەم جۆرە عائیلانەوە لەم جۆرە منداڵانەوە سەر هەڵ نادا بێگومان ینی ئێمە بیرمان لەوە کردوەوە تا ئێستا هەمیشە کەمترین خێزانمان هەبێ کەمترین مناڵمان هەبێ زۆر خێزان هەیە مەسەر تەنها یەک مناڵیان هەیە باشە تۆ یەک مناڵت هەیە و هەموو ڕەنج و مادووبوونەکەی خۆت بۆ ئەو مناڵە خەرج کردووە هەموو شتێکت بۆ دابین کردووە بە ئومێدی ئەو مناڵە ئەوە بێ کە تۆ ئەتەوێت ئەگەر بەری ڕەنجەکەت ئەوە نەبوو کە تۆ دەتەوێت ئەگەر ئەوە نەبوو یاخوانە خواستە سمێنە لە ڕووداوێکی ئۆتۆمبیل ئەویش تیاچوو یعنی دوجار تۆ تەواو هەرەوەندە بوو هەموو بەر هەموو هینەکەی تۆ لەبەرەوە قەت ئێمە هانی ئەوە نادەین کە عەدەدی دیاری کراو بێت مناڵ و ئەوانە با ئیشی لەسەر بکرێ با زۆر ببن بەڵام ئێمە پرۆسی پەروەردەمان لەگەڵ یا بڕوە بەڵام ئایا قەیرانە ئابوووریەکانی ئێمە موچە و ژیان و دابینکردنی پێداویستێ مادیەکانمان بۆ مناڵەکانمان وەک پێویست هەیە من ئێستا مناڵم لەلایە لە ڕەوزە مناڵم لە ڕۆزە نەک ژوورێک دوو ژووریشی هەیە ژوورێکیانی ئیسراحەت و پشودان و حەوانی خۆتی ئێستا مناڵ هێشتا مناڵی ڕەوزەیە ژوورێکیشان هی خەوتنیەتی باشە یەکیانی چالاکیەکانێتی و ئەمانەیەکیان هی خەوتنیەتی بەڵام عایلەشمان هەیە کە 5 سەرخێزان یەک ژووری نووسنیان هەیە بە هەموویان باشە ئایا ئەمە ئەم دووشتەوەکو یەکن بەڵام ئایا تۆ واتە سەوڕەکەی ئەمان کە بەتەنیا بۆ خۆی دوو ژووری هەیە هەموو شتێکی ئیجابیاتە هەموو شتێکی ئیجابیاتە یا خۆت ئەویش ئەمەی ترژیان کە پێنج بەیەکەون هەموو شتێکی هەر سلبیاتە نەخێر کەواتە دوجار هەر دێنەوە سەرەوەی کە مرۆڤەکان جیاوازیان هەیە جیاوازی تاکە کەسیمان هەیە و ئەبێ کەسی پەروەردەیی و ئەو کەسی کە لێشێک لە پرسیارەکاندا ئاماژەت پێ کرد ئەبێ کەسی پەروەردەیی بە تەواوەتی خۆی شارەزا بکات لە مەسئلەی پەروەردە لە ناسینی منداڵ لە ناسینی تەبیعەتەکانی گەنج مڕاهق کێشەکانی جیرۆگرفتەکانی شارەزایی لەسەر پەیدا بکات دادەجان تۆ دادەنیشی بە دیار بەرنمەیەکەوە کە باسی ئەوە بووکات باینجان چۆن لەگەڵ تەماتەیە سوور دەکرێتەوە و ئەکرێبەوە و ئەم شێفە شتێکی سپی کردوتە سەری و دانیشتە و کەوجیرێکی بەدەستەوە گرتو یەک ساعت چەلەحانێم بووەکە ئەم باینجانە وا لە یەکەوە بێ ئەوەندە بێ ڕۆنەکەی وا بێ و تینەکەی باشە بۆ ئامادەی تۆ نیو ساعت جلەوە بگری ئامادەنی یەک چارە کتێبێک بخوێنیتەوە لەسەر پەروەردەکردنی مناڵەکەت لەسەر کێشە و جیرۆگرفتەکانی مناڵەکەت ئاخر مناڵەکەت لە مەراحقیایە ئاخر مناڵەکەت تەواو لە نامۆیی ئاژی ئاخر مناڵەکەت وا
خەریکە لە دەست تۆی دایک تۆی باوک ڕائەکە خەریکە خێزان بەجێڵە خەریکە ئینتحارەکە بۆ باینجانەکرد پێ مهمترە لە مناڵەکەت. جوانە مامۆستا زۆر سپاس هەڵبەت ئەم بابەتە زۆر هەڵدەگرێ قسەی زۆریشی ماوە قۆناغی زۆریش ماوە قسەی لەسەر بکەین بەڵام کات و دەرفەتی بەرنامەکەمان هەر ئەوەندە بوو باسمان لە نابووبوونی منداڵ کرد زۆر بەڕێز مامۆستا عەزیز ئالانی نووسەر و توێژەری دەرونی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت کامڕۆ لە بەرنامەی باسخواز لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین سەرکەوتوو بینەرانی ئازیز و خۆشەویست سوپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستیش و بیسەرانی ئازیزیش کە تاوەکو ئەم ساتە لەگەڵمان بوون بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرین کاتێکی خۆشخواتان لەگەڵ